ئەسکەر شەریفی پیاوێکی تەمەن 50 ساڵەی ئێرانیە، وەکو خۆی دەڵێت لە تەمەنی 20 ساڵی و لە تافی لاوێتیەوە ماریەخەی گرتووە و وازی لێ نایەنێت. ئەو پیاوە دەڵێت ماوەی 30 ساڵە ناوبەناو بە تایبەتی لە وەرزەکانی بەهار و هاوین و کەمتریش لە وەرزەکانی دیگەتە مار پێوەی دەدات. دوایەوەی تەلەڤیزیۆنی شیراز راپۆرتێک لەبارەی ئەم پیاوەوە بڵاو دەکاتەوە، ئیتر ئەسکەر لە هەموو وڵاتدا دەبێتە بابەتی گەرمی تۆڕە کۆمەڵایەتیەکان و هەندێک کردویانە بە بابەتی گاڵتە و گەپ و پێی دەڵێن ئەسکەر چیت کردووەوە ماروازت لێ ناهێنێت. بەشێکی تریش داوای بە هاناوەچوون و دۆزینەوەی هۆکاری کەمەند کێشبوونی مار بۆ لای ئەسکەر و ڕزگارکردنی لە ئازاری مارگەستنی دەکەن. ئەسکەر لەبارەی ژیانی خۆیەوە دەڵێت لە بنەڕەتدا خۆم کەسێکی کۆچەری و ڕەوەند بووم و گەرمێن و کوێستانم لەگەڵ بنەماڵە و خزمانمدا دەکرد، بەڵام بەهۆی مارگەزینەوە ناچار بووم واز لەو جۆرە ژیانە بهێنم و لە گوندێکی شاری سەربستان سەر بە شاری شیراز نیشتەجێ بووم، بەڵام مارەکان لێرەش وازم لێ ناهێن و بە تاواتی بێزار بووم و هێندە مار پێوەی داوم. ئەوەی بابەتەکە سەرنجڕاکێشتر دەکات ئەوەیە زۆربەی گەزینەکان لە قاچی ڕاستیدا ڕوودەدات و شوێنەواری چەندین گەزین و پێوەدانی ماریشی پێوە دیارە. راپۆرتەکەی تەلەڤیزیۆنی شیراز ئەوەش پشتڕاست دەکاتەوە کە لە ماوەی 2 ڕۆژدا چاودێری ئەسکەریان کردووە بۆ وێنەگرتن و تۆمارکردنی راپۆرتەکەیان. لەو ماوەیەدا جارێکی تر مار بە ئەسکەریەوە داوە و توانیویانە کاتی هاتنی بۆ نەخۆشخانە تۆمار بکەن و کارمەندی تەندروستی بن کە تەندروستیەکەش پێوەدانی ماری پشتڕاست کردوتەوە و چارەسەری پێویستیشی بۆ کردووە. ئەسکەر و دراوسێ و خێزانەکەی دەیان جار ئەو مارانەیان بینیوە کە پێویان داوە و زۆرێکیشیان لەلایەن خۆی و کەسە نزیکەکانیەوە کوژراون. وەک خۆشی دەڵێت تا ئێستا 47 جار مار بە قاچی ڕاستیەوە داوە، بێڕای ئەوە بە سەدان دیکەشی کوشتووە. خزمانی ئەسکەر باز لەوە دەکەن ماریان بینیوە کە بە ئاراستەی ئەو ژوورە چووە کە ئەوی تێدا خەوتووە، هەندێک جاریش بە هاواری ئەوەوە لە خەو هەستاون کاتێک مار پێوەی داوە. لەبارەی چارەسەروەرگرتنیشەوە باز لەوە دەکات لە تەمەنی 19 ساڵیەوە مار پێوەی دەدات و سەردانی دکتۆر کردووە، بەڵام هیچ لێکدانەوەیکیان بۆ دۆخی نەبووە کە بۆچی ماروازی لێ ناهێنێت و لەبارەی جۆری مارەکانیشەوە دەڵێت هەموو جۆرە مارێک پێوەی داوم، بەشێک لە حاڵەتەکانی پێوەدان بەسەر جلەکانیشمەوە بووە. داوسەیەکی ئەسکەر دەڵێت دەمێک ساڵە ئەسکەر بە دەست مارەوە هەراسان بووە و چەندین جار پێم وتووە ئەم بابەتە لە بەردەم میدیاکاندا باز بکەم، بەڵکو کاردانەوەی هەبێت و کاربەدەستان بەهاناتەوە بێن، بەڵام ئەو ترسی لەوە هەیە ببێتە بابەتی گاڵتە و ینی ژێڕای ئەو هەموو ئازارەی پێی دەگات باوەڕیشی پێ نەکرێت. لە لایەکی دیکەوە بابەت سەفایی کە پسپۆڕێکی ژینگەیە ئاماژە بەوە دەکات بەدەیان ساڵە لەسەر جۆرە جیاوازەکانی ماری ئێران و وڵاتانی دراوسێ توێژینەوەی ئەنجام داوە. سەبارەت بەو بارودۆخە تایبەت و دەکمەنەی ئەسکەریش دەڵێت هیچ لۆژێکێک لە پشتیەوە نییە و ناتوانێت لێکدانەوەی بۆ بکات. هەر کەسێکیش زیاتر لە 6 جار مار پێوەی بدات بە دڵنیاییەوە دەمرێت، چونکە جەستەی مرۆڤ بەرگەی ناگرێت و کاریگەری ئێجگار خراپیشی لەسەر ئێسک دەبێت، بە تایبەتی ئێسکی ئەو شوێنەی کە مار پێوەی دەدات.